مامۆستا ئەنۆر جەناب تەفەرمووی چی؟ وڵا بەو نەزدەریەی کە ئەمریکەکان بۆی هاتبوون کە ئەگەر بێت و مەسەنە ڕابەری کۆماری ئیسلامی ئێران زوو بکوژن و شەڕەکە کۆتایی پێ پێم وایە لەم بارەیەوە بۆی تا ئێستاش ئێرانیەکان مقاومەی زۆرەکان و لە نەزەر و تەسەوری ئەمریکەکانە نەبوو پێم وایە ئێرانیەکان هێشتا براون بەڵام لە ڕاستە براوە و دۆڕاوی ئەم شەڕە نتیجەکەی دیاریەکە. بەو دەلیلەی کە ئەو تەنەبوئات و تەسەورانەی واشنتۆن ناتۆتە دی بۆیە ئەمڕۆ وتارەکانی ترامپ تونتر بوون لە ڕۆژانی تر و لە ڕوویەکی تریشەوە ڕووداوەکانی سەر ئەرزی واقع پێمانەڵێن کە ڕەنگە ئەم شەو ڕووداوی زۆر تند و نەخوازرا ڕووبدا بەو دەلیلەی کە ئەمڕۆ ئەمریکا ڕایگەیاندووە کە هێزێکی مارێنس لە ئۆکیناوای ژاپۆنەوە دێنێتە خۆرەڵاتی ناوەڕاست لەگەڵ سێ سەفینەی تری حربی کە ئەو هێزە دەمێکە لە ڕاستیا جوڵەی پێنەکراوە لە نزیکەی زیاتر لە 50 ساڵە لەوێ جێگیر بووە و مادام قسەکەش لەسەر هێزی مارێنزە پسپۆڕە سەربازیەکان پێیان وایە بلەوانەیە بۆ لە شوێنێکا پێویست بە دابەزین بکە ئینزالی بکاوە مەبەسییان ئەوە بێت کە زۆرترین ئەگەر ئێستا هورمزە یان ئەو شوێنانەیە کە ڕبتیان بە مۆزوعی یۆرانیۆمەکەەوە هەیە لە ڕاستیا دیاریان نەکردووە بەڵام ئەمڕۆ میدیاکانی ئیسرائیل ئەویان باس کردووە کە ڕەنگە پەلاماری بنکە ئەتۆمیەکانی ئێران بدرێ یان بە دوای یۆرانیۆمە پیتاندراوەکەیە بگەڕێن و لە هەمان کاتە ئەو پێشاتە تازانە ئەوشمان پێڵێ کە کاک بێستون ئیسرائیل داوای یەدەگی سوپای کردو بگەڕێنەوە بۆ ناوسپا و لە هەمان کاتە ئەم شۆگەر سەیری وێنەی مانگە دەستکردەکان بکەی ترافیشێکی گەورە لە ئاسمانی عێراق و سعودی و سووریا هەیە بۆ فڕۆکەی ئەوەی سوتەمەنی هەڵگر ینی بە ڕێژەیەکی زۆر دەلالەتە لەوەی کە میدیاکانی ئەمریکاڵێن بیدووش دیسانەوە کەوتۆتە جوڵە هەموو ئەمانە دەلالەتن لەوەی کە ترامپ ئەمڕۆ قسەی تازەی ئەوە بوو کەوتی دەست هەڵ ناگرین تا کۆتایی جەنگەکە کە لە کاتێکە شەوی ڕابردوو شەوانی تر قسە لەسەرەوە بوو ئایا ترامپ جەنگەکە ڕاگرێ و لەگەڵەوەشە ئەخیر قسەی ترامپ لەسەر ڕاگررتنی جەنگ ئەڵێ جەنگەکە کاتێک کۆتاییە کە لە ناخەوە هەست بە وەستاندنی بکەم لە ناخەوە هەست بۆ تۆ سێریم تعبیرە شاعرانەی یعنی چۆن ئینسانێکە توانێت هەست بە وەستاندنی شەڕ بکە بە دەلیلی ئەوەی کە هەموو مەرجەکانی خۆی هەموو داواکانی خۆی جێبەجێ بکە وەوەی ئەوانێ لێن تەسلیم بوونە بەڵام لە لایەکتی شەوکاگنەوەی کە باسیش کرا ئەو 10 ملیۆن دلاری دانراوە بۆ کوشتنی مستەبای خامنەی دەلالەتە لەوەی کە ئەوان دیسانی دەستەوەستان کەوت بڵێ دەستەوەستان کەوتون بەڵێ دەلالەتە لەوەی تەسەوران غەڵەت بوو بە کوشتنی مەسەنە ڕابەر سیستەمەکە هەڵەوەشێتەوە و لە هەمان کاتیشا تەسەوریانە کرد لەو ختابەی کە دوێنێ داوێتی مەسیجێکی تابێ سیگناڵێکی تابێ بۆ ئێرانیەکە بۆ ئەمریکەکان کە بتوانن بە یەکەوە مساڵەحە بکەن بگونجێن بەڵام هێشتا مادام شەڕەکە گەیشتۆتە ئەوەی کە دکتۆری ژووتی مۆزوعی وزەی گەروی هورمز بە جۆرێک بۆ کە فشاری گەورەی دروست کردووە وەکو دوێنێ شەوی ژووتم ڕەنگە حوسیەکانیش پەلاماری گەروی بابلمەندە بدەن ئەوەی کە لەلایەکەوە ئیمتیازی نەوە دەدرێ بە رووسیاوە خۆشیان نایشانەوە کە مۆسکۆ زۆر پشتیوانی مخابراتی ئێرانەکە و بە جۆرێک باسی هەندێک هەوڵیترەکەن هەموو ئەوانە لە ڕاستیە کاک بێستون یعنی جگە لە سیستەمە سیاسیەکەی واشنتۆن و ئیسرائیل خودی شخصی ترامپ و ڕاکە نیگەرانەکە پاڵی پێوانێ بۆ شەڕی تر بۆ نائارامی تر بۆ توندیتیژی زۆرتر و لە بەرامبەری ئێرانیەکانیش گەیشتونە ئەو قەنەعەتەی هیچ سازشێک ناکەن کەوتونە جەنگێکەوە کە ئەگەر جەنگەکە ڕاگرن بە هەر دەلیلێک ڕەنگە خەڵکی ئێران بێتە سەر شەقام یا پێی ناخۆش بێ و لە کاتێکیشە شەڕەکە بۆیە بۆ ئەوان ئیتر بۆ بە نقطەی مان و نەمان یانە بێ بەشێکی زۆر لە داواکانیان جێبەجێ بکرێ یان پێم وایە ئەم شەڕە تا ئەخیلی ئەڕوا و جگە لەو قسانی دکتۆرم پێم وایە ئەگەر جگە لەوەی رووسیا زۆر مستەفیدە لە بەرزبوون دەخۆت میدیاکان بازەوەی نەرویج و کەنەداژەکەن کە لەم بارەیەوە زۆر مستەفیدن و دوورن لە کێشەکانەوە خاوەنی نەوتێکی زۆرن بەڵام پێشاتێکی تازەوەی کاک بەکر باسی کرد ئەو موشەکانەیە کە ئەندرێ بە تورکیا و ئێران خۆی لێ بەبەریەکە و لە ڕاستیە هیچی نییە کە ئێران نییە بەڵام ئەردۆگان لە وتارەکەی ئەمڕۆی کە بۆ کۆمەڵی خەڵک داوەتی کۆمەڵی خەڵکی کرد بوو ئەمڕۆڵێ ئەڵێ ئەیانەوێ ئێمە بگلێن نەشەڕەکەەوە
ومەبەستەکەشی شێ مەبەستەکەی ئیسرائیلە لەم شەڕەیە تورکیا بێنێ مادام ئەندامی ناتۆیە و نەیاری تاریخی ئیمپراتۆرێتی فارسی و ئێرانیەکانە بەڵام جیرۆدە بووە بەدەست ئەوەی کە ئیسرائیل ئەوێ سەر لە نوێ منتقەکە تەقسیم کاتەوە ئاڵگۆڕی بەسەرابێنێ 7 ئۆکتۆبەر زەرمەندی یەکەم ئەگەر حرەکە ئیسلامیەکان و هەژمونی هیلالی شیعی بوو بێ لە خۆرڵاتی ناوەڕاست دووەم زەرمەند تورکیایە و لەمانەش زەرمەندی استراتیژی دوورمەودا تورکیایە و لەوانەش زۆرتر یعنی هەمیشە چاوێکی لەسەر کەلیمەی کووردە کوردەکان نابێ لە خۆرڵات ببن بە هیچ کوردەکان نابێ قسەکەوەیە کە بەڕاست یعنی تورکیا بیوێنێ ئەگلێتە ئەم شەڕەوە بەخواستی خۆشی نییە ئەندامی ناتۆیە و لەگەڵەوەش حەلیفی استراتیژی ئەمریکایە و پڕ بەدڵیش پێی خۆشە کە ئێران تووشی ئەم قەیرانانە بووە بەڵام ترسی لەم هەژمونەی ئیسرائیل دەلالەتە لەوەی وێستون بەداخەوە کابێ بڵێن هێشتا هین نییە ینی ئێمە هیچ مەسجێک نبینین بۆ ئاشتی بۆ سازش بۆ بێستون من یەک ئەو ڕێیانەی دکتۆر تەواو ڕێیەکی بڵێم علمی و ئەوەن بەڵام زانی دکتۆر لە ڕاستیا عێراق ڕاستە عێراق ماگانە بە 5 میلیارد دلار نوتی فرۆشتەوە ساڵانە بەم داهاتە بەرزەوە کە نەوتەیە بۆ زیاتر نزیکەی 100 میلیارد دلار نوتی فرۆشتەوە بەڵام نە خەڵکی عێراق لی سوودمەند بوون و نام وڵاتە توانیوێتی هیچ گەشەیەکی اقتصادی بەخۆیەوە ببینێ لە ڕاستیا بەس موچەیەکی یاوە ئەوەی تریداوە بە حەشتی شعبی و گەندەڵی و ئەوانە و قسەکەش پێم وایە دکتۆر گەروی هورمز مادام ئەو هەمووینێ ئەو هەموو بەو تەوزیحاتانەی جەنابتی بۆ هەموو فۆکەسەی لە سەرەتی مادام ئەوە نەگرنگەکە لە ڕاستیا وایە کەواتە ینی تحصیل حاصلە یەکێک لە ئامانجەکانی شەڕەکە بۆ ئەمریکا وێکە بێ ئەم گەروە حاصلکە ینی کۆنتترۆلیکە ئجا ئەگەر سیستەمێکی سیاسی لە ئێران بێتە سەرکار قبولیکە بەشێکی ئەم هەیمەنە و هەژمونەی خۆی بەسەرەوە بێ و بتوانێت تحکومی پێوەکە بۆچی یەکە لە لایەکەوە وزە و ئەمنیەت و داهاتووی وڵاتانی هاوپەیمانی لە کەندا و دابینکە بە تێپەڕینی نەوتەکەیان و بە تەحکومکردن و بوونی پێگەکانی بەردەوامی خۆی لەوێ و لایەکی تریشەوە بۆ احتیواکردنی سین و لە کاتێکی شاکە بۆ خۆت باس کرد وەختێک نەوتی ڤەنزوێل لای کۆنتترۆل کردووە بە خۆشیان ئەڵێن تاویان تەماعیشیان لە نەوتی لە ئێرانە بەوەش بەشێکی زۆری یەدەگی گەوری دنیا ئەگرنە بەردەست و لە لایەک ترەوە هاوپەیمانێتەکانیان تا لەگە وڵاتانی کەندا و تا دێ بەهێزە بێ لە بەرامبەر سین و رووسیا کەواتە قسەکەم وەیە ئەبێ ئەم گەروی هورمزە بە هەر شوێنێک بێ ئەوان داگیرکاریە بە جۆرە لە جۆرەکان سەهمی ئەوانی تیاابێ پێگەی ئەوانی تیاابێ ئەبێ کۆنتترۆلیکە نایڵن پێم وایە جارێشتر نایڵن ئەم مەترسیانە لەسەر وزە و لەسەر ئەو مووقع جوگرافیە دروست بێتەوە بۆیە ینی یەک هەدفێکی ئەساسی لەوە دەرکەوت کە سینە وەرە جگە لەوانە دکتۆر ئەو هەموو کۆریدۆرانی کە ئێستا لە منتەقەکە دروست بوون نانی ئەو کۆریدۆری زەنگەزور ئێران و رووسای بە جۆرە لە جۆرەکان مەحروم کردووە ئەو کۆریدۆرەی کە ئاوریشمەی کەسی نەیویست بیهێنێ بە وڵاتانە و سەرمایە گوزاری زۆری لێ کردووە ئەمریکایە پەچی بخە ئەو کۆریدۆرەی کە عێراق و تورکیا ئێستا خەریکن و وەعد بوو لە بەندەری ئیمام خومینیەوە بێ بڕواتە سەر کەناراوەکان لە تورکیا گۆڕیان لە فاو ئەیبن ئێستا بە جۆرێکتر ئێرانیان لێ مەحروم کرد و هەموو ئەم کۆریدۆرانە بەڕێی من ئەوەن کە لە ماوەی ڕابردوودا کاریان لەسەر کردوون ینی ئێرانی لێ مەحرومکەن و بە جۆرە لە جۆرەکان رووسیا لێ مەحرومکەن یعنی ئەمڕۆ مەقالێکم خوێندەوە باز دەواکە کە ئەم جەنگانە بریتین لە جەنگی گۆڕینی جیۆپۆلۆتیک و بریتین لە یاریکردن بە کارتەکان ینی ئەوەی کە جەنابەت پێشتر باس کرد ئەو ڕۆڵانەی رووسیا سەر لە ماوەی یەک قەرنی ڕابردوو کیشوەری ڕەش بە تایبەتی لە بۆرکینافاسۆ لە مالی لە نەیجیر لە چاد لە ساحلعاد لە سەنیگال هەمووی لەلایەن فەڕەنساوە کۆنتترۆل کرابوو و زۆر بێبەزەیانش هەموو کانزاگران بەهاکانی ئاڵتون و زێڕ و ئەوانەی ئەبردە دەرەوە کە لە کاتێکا خۆتان نەزان بارودۆخی ئەو وڵاتانە خەڵک نان نێبیخوا لەژێ خەتیفەق لە ساڵی 2022 تا پار هەموو ئەوانە فەڕەنسیەکانیان لێکردنە دەرەوە کودەتایەکیان کرد بە تایبەتی باز دەوەکەن کە ئیبراهیم تراوەری سەرۆکی بۆرکینافاسۆ زۆر دۆستی پۆتینە هەموو ئەو جێگایانە رووسیا پڕی کردوێتەوە ڕاستە قسەکەم وەیە لە دەرەنجامی ئەم شەڕ و کودەتاوانەیە جێگۆڕکێ لە ناو هێزە سیاسیەکانە دروست بووە کە فەڕەنسا ئاچێتە کیشوەری ڕەش
ولا لایەکە ئەمریکا دێتە مثلەن گەروی هورمزی بۆ گنگە ئەچێتە ڤەنزوێلا بەڵێ ئەوە بوو بەشێک لە ئامانجەکە احتیواکردنی چینە. بەڵێ ئەوەی کە خۆی ئەم پرۆژەی ئەتۆمی ئێرانە لە دەورانی ڕەزاشاوە هەبوو دوایەوەی کە کۆماری ئیسلامی ئێران هاتە سەرکار تا ساڵی 1964 ڕایانگرت و دوایی پێشنیاریەوەیان کرد کە شەڕی عێراق ئێران دەستی پێکرد کە ئێران لەبەر دەم مەترسیا دەستیان پێکردەوە سەرەتا وەکو دوێ شەوێژوتم ئەمانە عەبدولقەدیرخانی پاکستانی ئیشی تیا کرد بەڵام دوای لە دوای ئەوە لە ڕووسەکان وەریان گرت کاک وێستون دوایەوەی کە ڕووسەکان وەریان گرت وردە ئێران خەریکی بەرەمهێنانی بوو بە تەنها یعنی بوو شەهر گەورەترین ئەوەیە بنکەی بەرەمهێنانی ئەتۆمەوە دوایەوە هەریەکە لە ناتانز و ئاراک و ئەوانە هەریەکەیان تەبەن لەمانە ئیشیشیان هەیە بەڵام ئاژانسی وزەی نێودەوڵەتی ئەڵێ دوسێ خەتەر هەیە لەسەر پرۆژەی ئەتۆمی ئێران یەکێکیان ئەوەیە کە هەموو ئەم پرۆژانە لەسەر خەتی بوومە لەرزن لە هەر حاڵەتێکە ئەوە مەترسی ڕووخاندن و ئەمە شەڕ ببێ بەڵێ ئەمە یەک دوو هەم ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم ئەڵێ کەمترین مەرجی سەلامەتیان تایە ئەم بنکە ئەتۆمیانە بەراورد بە بنکە ئەتۆمیەکانی وڵاتانی ترکە ئەتۆمیان هەیە ینی کەمترین سەلامەتی و خۆپارێزی تایە لە هەر کاتێکا بۆی هەیە مەسەرەن تووشی گرفت بێن سێ هەم تا ئێستا ئەم پرۆژە ئەتۆمیانە سێ جار ڕوبەڕووی بە جۆرە لە جۆرەکان هاکردن بوونەوە 2002 مجاهدینی خەڵق بەشێکی زۆری بەڵگە و دۆکمنتەکانی تەسلیمی ئیسرائیلەکان کرد 2013 لاپتۆپێک دزرا لە ناو پرۆژەکانە بەشێکی زۆری دۆکمنت و معلوماتەکان کەوتە دەست ئەمریکا ئیسرائیلەکان جاری سێمیش ئەوە بوو کە ئیسرائیلەکان زیاتر لە چەند ترێلە بەڵگەنامە و دۆکمنتیان لەم پرۆژانە برد و شەو بردیانە ئازەربایجان و دوایی لە ئیسرائیل پەردەیان لەسەر لادا کەواتە ینی ئەم پرۆژە ئەتۆمیانە زۆر هینی لە سندیە جا قسەکەی ئەو کاتی کاگەوە بکرەوە ویستم بڵێم لە ساڵی لە دوای هەشتاکانەوە ئەم پرۆژەیە کە کەوتۆتە دەست رووسیا تا ئێستاش تەواوی نەکردووە لە کاتێکا لە پرۆژەی بەرەمهێنانی یۆرانیوم و پیتێنراو لە 2013 لە 120 بوو لە 120 پیتێن ئەو کاتی کە لەگەڵ ئۆباما بەڵێ دوای ئەوە و ئەمریکا چانسیەوەی هەبوو بە کامێرا تەماشای هەموو شوێنەکان بکە دوای ئەوە 2015 ئیتر ئێران کشایەوە لە ڕێکەوتنەکان کشایەوە و ئاژانسی نێودەوڵەتی وتی زانیاریمان لێ شارێتەوە بەڵام قسەکەمەوە بوو مۆسکۆ بەو هەموو ئیمکانات و توانەیە کە هەی بوو پرۆژەکەی مەبەستی نەبوو تەواویکە وە گومانیشم هەیە کە بەشێ لەم زانیاریانە خۆی دزەی پێ بکە و پارەیەک کاک بێسون پرۆژەکە سەردەمی شا دەست پێ کرد بەڵێ بۆ شاید سەردەمی شا دەست بەڵێ باز کاک بێسون باز لەوەکەن کە تێچووی ئەم پرۆژەیە زیاتر لە 100 میلیارد دلار تا ئێستا ئەی ئەتۆمیەکە بەڵێ 100 میلیارد دلار لەبەرەوە ئەمە جگە لەوەی کە جەناب دێڵێ ئێستا ئەم یۆرانیومە پیتێنراوە کە نازانن لەکوێەوە بە هەر حاڵدا مەترسی بڵاوبوونەوەی هەیە ئەم مەترسیە سروشتیانە ئەم مەترسیە مخابراتیانەشی لەسرە ئەو قسانەی ئەو چوارینەی جەنابەت چوار خاڵەکەی هەرێم قسەیەکمە بۆ گەی جازابێ لە خزمەتتام کەواتە من مۆزوعی ڕادارەکە هەڵەگرم بۆ ئەخیر باش ئەو چوار خاڵە کاک بێسن هەر چواری مەرزی باشن بەڵام هەم پێم وانێ حکوومەتی عێراقی بە تایبەتەوەی کۆنتترۆلی هەبێ بەسەر حشتی شعبی و گردومان نەکردنی کوردستانەوە لە لایەکیشەوە ویستم بڵێم ئەوە بڵێم کە بەداخەوە پرۆژەی نەوت یا پرۆژەی بەرهمێنانی نەوت لە عێراقا پرۆژەی فاشل بوو ینی نەیتوانی نە پێداویستەکانی خەڵک دابین کەەوە پێشم وایە 95 دەخلی عێراقی پەیوەندی بەنەوتەوە هەیە کەچی ئێمە شایەدی ئەوەی وڵاتێکی وەکو جۆرجیا مەسەن لە دوای سەربەخۆبوونیەوە لە 1990 ساڵانە نزیکەی 600 میلیۆن تەن شیر بەرەمێنێ حکوومەتی عێراقی نەیتوانی هیچ چەنگایەک بنێ مەسەن وڵاتێکی وەکو با بڵێم سنگاپورە لە ماوەی 14 ساڵ سەربەخۆییەوەی لە ساڵی 1960 بوو بە پڵنگەکانی جنوبی شەرقی ئاسیا کەچی عێراق ڕۆژ بەڕۆژ پاوە بووە من زۆر هینم نییە لەوەی نەوت بە بۆری بفرۆشێ لە هورمزەوە بینێرێ هیچی لێ سەوز نابێ چونکە بەڕاستی هیچ هینێکی نیە ئەم سیستەمە ئەو جا کاک بێسون دوایە گەرویست لەسەر سیستەمی ڕادارەکان لەبەرەوەی سیستەمی ڕاداری ئەمریکی زۆر کەوتونە بەرپەلامار
بۆ ئێستا بەشێک لە میدیاکان ئەڵێن موشکەکانی ئێران باشتر ئامانجەکانیان لە پێکرد لە ئیسرائیل. ئەوەیە بابەت